ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەیەکی بڵاوکردەوە و تێیدا ئاماژەی بەوەدا لای هەمووان ئاشکرایە کە ناوچەکە و عێراق و کوردستان بە دۆخێکی هەستێرە و چارەنووسازدا تێپەڕ دەبێ. یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەک هەمیشە ئامانجی بەدیهێنانی ئامانجە دەستوری و سیاسی و پیشەیەکانی جەماوەری کوردستانە. لەو چوارچێوەشدا ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی تیشکی خستە سەر دۆخی عێراق و ئاماژەی بەوەدا یەکێتی پشتیوانی لە پێگەێنانی حکوومەتێک دەکات کە داخوازیەکانی خۆپیشاندەران قبول بکات و کێشە سیاسی و یاساییەکان کۆتایی پێبێنێت و دژایەتی گەندەڵی و مشەخۆری بکات. هەروەها عێراق لە هەر جۆرە شەڕ و پێکدادنێکی دەرەکی و ئاژاوەیی ناوخۆیی و تایەفەگەری بە هەر پاساوێک بێ بپارێزێت. لە سەراستی کوردستانیش ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی ئاماژەی بەوەدا پێویستە لەبەر ڕۆشنایی ڕووداوەکان هێزە کوردستانیەکان زنجیرەیەک کۆبوونەوەی بەرپرسیارانە ئەنجام بدەن لە پێناو گەڵاڵەکردنی ئەرکە هاوبەشەکان و سەبارەت بە بارودۆخەکەش بەگشتی پێویستە لایەنە کوردستانیەکان نەخشە ڕێگای نوێ دابڕێژن. ئەنجومەنی باڵا تاکیدیشی کردەوە کە ئەوانەش بەندن بە چارەسەرکردنی کۆی کێشەکانی خەڵک لە پێشەوەیان پاشەکەوتی موچە، دژایەتی گەندەڵی، پێشخستنی حکوومەت و سیستەمی حکومڕانی کە سەروەری یاسا و یەکێتی خەڵک و خاک و نەتەوە دەستەبەر دەکات. هاوکات هەنگاوەکانی ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و هێزەکانی تر بە تەواوی ئەنجام بدرێن. هاوکات ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی تیشی خستۆتە سەر ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕایگەیاندووە. ئەنجومەنی باڵا بارچی خۆی و ئەنجومەنی سەرکردایەتی گشتی و تەواوی ئۆرگانەکانی یەکێتی دەزانێت بڕیارەکانی لە چوارچەوەی پرەنسیپە پەسەندکراوەکانی چوارەمین کۆنگرا لە ساختکردنەوەی بەرگەکانی پەیڕەوی ناوخۆدا دوا بڕیاریان لەسەر بدرێت و تەواوی ئۆرگانەکان و هەڤاڵانی یەکێتی دڵسۆزانە پابەندی بڕیارەکان بن. ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی هەر لە ڕاگەیاندراوەکەشدا ئاماژەی بەوە داوە کە ماوەیەکە کێشەی نەوت و غاز پشێوی لە کەسابەت و بازاڕی ئازاد دروست بووە. لەو چوارچێوەشدا ئەنجومەنی باڵای سیاسی بۆ پێی پارێزەری سیاست و بەرژەوەندی باڵای یەکێتیە و بەرنامە و بڕیاری هەیە داواکارە لە ڕێگەی حکوومەتەوە بە زووترین کار لێکۆڵینەوە لە کۆی کێشەکان بە ڕاستی چارەسەرکردن و لێپێچینەوەی یاسایی لەوانەی بەرپرسیارن بکرێت و دەستێوەردانێکی لاوەشی لە ڕێساکانی حکوومەت کۆتایی پێبهێندێ. ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی تاکیدیشی کردوتەوە کە بۆ کۆی ناوەڕۆکیان بەیاننامەیەش ئەنجومەنی باڵا زنجیرەیەک کۆبوونەوە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و تەواوی حیزبە سیاسیە تێکۆشەرەکان ئەنجام دەدات.